ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیە دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê bernamê rastewxwe bi rê vedibe û guhdar û bîner jî dikarin bejdar bin. ئەم کاتتان بەخێر بینەرانی و هەروەها بیسەرانی بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان کە ئەم بەرنامەی ڕاستەوخۆ لە بەشی کوردی لە نێوەی ئەمریکا بڵاو دەبێتەوە و دوانترین سڵاو ئاراستەی ئێوەی بەڕێز بێتن. دوێنێ جووتە تەقینەوەی خۆکوژی لە بەردەم باڵۆزخانەی ئێران لە باشووری بەیروت پایتەختی لوبنان بوو بە مایەی کوژرانی بەلایکەم 23 کەس و برینداربوونی نزیکەی 150 کەس و بەرپرسی ڕەوشەنبیری باڵۆزخانەی ئێران لە لوبنانیش یەکێک لە کوژراوەکان بوو. هەرچەندە ئێران لە سەرەتا بە پەلا ئیسرائیلی تاوانبار کرد و ئیسرائیلیش حاشای لێ کرد، بەڵام دواتر کۆمەڵەکی تونڕەوی جیهادی سونە بە ناوی کە خۆی بە کەتایبی عەبدوڵڵا عەزام دەناسێنێتن بەرپرسیارەتەکەی گرتۆتە ئەستۆ. ڕەهەندی پێشاتەکان سرنج دەداتە سەر کاریگەری شەڕی ناوخۆی سووریا بەسەر ناوچەکە و ڕۆڵی ئێران لە سووریا و هەروەها ڕێگاکان بۆ دۆزینەوەی چارەسەرێکی سیاسی بۆ ئەم وڵاتەی کە نزیکەی 3 ساڵە تێکەڵاوی شەڕی ناوخۆ بووە. میوانەکان دوو شارەزان سیاسەتمەدار دکتۆر سەعادەدین مڵە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی یەکێتی کورد و هەروەها ڕۆژنامەوانی و بەرپرسی کۆمیتەی ئوروپایی مافی مرۆڤی کورد جوان یوسف کە ڕۆژنامەوانە و هەروەها نووسەرە لەگەڵماندا دەبن. بەڕێز جوان یوسف ئەم کاتت باش. بەڵێ جەنابەت دیارە لەسەر سکایپیشی. دکتۆر سەعادەدین مڵە ئەم کاتەی جەنابەت بەخێر. بەڵێ دکتۆر سەعادەدین مڵە پێم خۆش بوو جەنابەت باس بکەیت کە بە خۆ دەزانی ئەو شەڕی سووریا زۆر سرنجڕاکێشە لە لایەکەوە ڕژێم هەروە دەستە باڵایی دەبێتن. دوێنێ دیتمان کە لە لوبنان ئەم تەقینەوە گەورەیە ڕوویدا و لە کاتێکە کە کۆمەلگای نێونەتەوەی بەتایبەتی ئەمریکا و رووسیا شەوڵ دەدەن کە ڕێگاکان بدۆزنەوە بۆ ئەوەی گواستنەوەیکی سیاسی بەڵێ لە بەڕێگای ژنێوی تو بێتە دی. جەنابەت ئەو کاریگەریانە چەندە دەبینی کە قوڵتر بوونەتەوە ئەگەر بێت و چارەیەک لەو شەڕە نەکرێتن بەسەر ناوچەکە؟ بەڕاستی ئەو یعنی نیشانە کۆ ئەگەر هات و ئەو چالاکیên وها ڕوودانên وها یعنی خۆکوژی لە دووبارە ببن لە لبنان ئەو واتەی ئەوێ کۆ لبنان دەبێ مەیدانێک وەک عێراق بۆ تێدەیێ ئەم دەزانن یعنی لبنان ژی دەبێ دابش دەبێت نابێنە سنە و شیعادە ئەوەژی دیار دەبێت ڕۆژ بڕۆژ زێدەتر دەبێت ئەو ناکۆکی بە حکمێکە لە سووریا ئەو شەڕە بەردەوام لە نابێنی سنە و عەلەوی ڕەنگی وها دەبێت لە لبنان ژی ڕوودەدە و ئێمە دەزانن کۆ ئەو یعنی کەتائب یانژی هێزێن تونڕەوین سەلەفیین جیهادی کۆ لە سووریا هەنێ عینی وانجی لە لبنان وار بوونێ وەک جەبهەت النەسرە وەک داعش وەک گروپێن دیتریژی کۆ هەنێ بلی کەتایبێ ناوی چییە عەبدەڵڵا العەزام بەسەر قاعیدە بنێ و هەروەهاژی یعنی فتح الئیسلام لە کاتی خۆ هەبوو کە لە ڕێگای سووریا دروست ببوو و ئەوان یعنی ئەکتیڤ دەبن و زیاتر تند و تووژی لە لبنان ئەو دەبن لەژێر ئەو ڤالاهیە ئەمنی ئاسایشی کە لە لبنان ئێستا حکوومەتی مؤقتة و يعني هر او ناكوكي كورتر دبن فرحته دبن نابين سنة وشيعة ودبن لبنان جي دكبه او شريك استالسوي. بله برز جوان يوسف دیارە کەتایبی عەبدوڵڵا عەزام کوتیشی ئەگەر ئێران لە سووریا نەچێشیتەوە دەبی چاوەڕوانی هێرشی زیاتر بکات. بۆ خۆتان دەزان کە ئێران هەر ئەمڕۆ کە ئێستا قسە دەکەین لەگەڵ گروپی 5 لەگەڵ 1 لە ژنێڤ خەریکی دانوستاندنە لەسەر مەسەلەی ناوکی ئێران. بەڕای جەنابەت بۆچی ئێران کرابوو بە ئامانج؟ دەم باش بڕاستی بەری ئەموینا بێژن دەبێ ئەم زانبن
گو اف شری گو سوریا ده چه دبی اف ایسال 3 سال بینه پشتوانیا ایرانیا و حزب الله نتنی پشتوانیا وینای و بآریکاریا وینای لو ما بازار کشتی و بازار کوینی رجا لهندروی سوریا بپشتوانیا یانجی بدست حزب الله و ایران ام بخوا یانجی رژیم بخواد خواست گو اف شر بلا ولا هاویر دور سوریا الایرانی العراقي ولتركيا جبت خاطري ارمجي ونضابكي وجبت خاطري حمو هاوير دوري سوريا بكبنا في بروبليما قد سوريا يانجي بروبليمي ونضابكينا بينا ولا دا لي ايرو امدان جو رجيم ايران خوا نجي ايرو بجي جبتي كم صاله بجي خوازی گوجه خوشی دروهلاتا نبینده بزرگتر و قوتر و بهتر و هر وهاجی هری دوستی وینای سپیسیال او سوریا و حزب الله جبوی ولوجی ای وکا عزام وقتی چه بتقنیت که ام بخوا ام دبینن نراستا ندرستا جبر تبلغ ایران پارکا رژیم سوری لی بخوا اف تقنیاتی بو مخابن قالك سيفيل تيدا هاتنا كشتن وامنا خوازن شر سوريا بلا ولا بي لهاوير دور سوريا جبوي خاطري ام كاربن دروجي بيدا براسي امهرنا في نابنشانا جنيفي دو ياغو ايرو امريكا وروسيا ودولتي هاوير دور سوريا خوازن فكرة لو ما بينم لونا بينم قالك ابشر بلا ولا نبي أبشر بهتر إيرو نابينا رجيم نابينا الأشكري هندوي سوريا نابينا أوبوزيسيانا سوريا بلا كماوينا ونج برجواندين شورشواني سوري بي بله زور سپاس دەکەم جۆتان لە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانیان بەرنامەی ڕاستەوخۆ بڵاو دەبێتەوە تەلەفۆنێک وەردەگرین ڕۆژنامەوان مەسعود خەلەف لەگەڵمانە کاک مەسعود فەرموو بله ئەردەمیەوە باش ڕاستی گرتوری برنامه و تشتیکو تیگوتن یاج من و انجامین کو شر نافتی سوری بقومیه یعنی و میزی سال 2 سال کو انجامین و برچاون و او دربداری و کوچبری و کشتن و دلک کریارین بین کو تنه کرن روزانه یعنی بینن و دبیزن الگورد تشتكو ميفاني بحث الباسين خاص چند تشتكا از استرالي زيادة بكم چند تيدين كرانا بله يعني كونغرس جنيف دو زورنا كم كونها وري انجام دانو اگر هات وري انجام دان جي بشداريا كردان الگورد صناعتا منو هتنامن و بشداريا دي غلط حواز ديش بركو هنا جي كي هزن نافوي و هزن نافنتوي او پاربکرنا کو سر سوریه و سر دورت کن هنا جد داونا خاطی او پلانا کو او حاضر دکن برجواندین وان و کارتی کرنه وان کاده چا ده کی جارنگی به هنا او پلانا واب داونا خاطی لو ما جی کیز بورنا کن کنها او کنگرس وری انجام دان و دمکی نزدیک وری انجام دان هر وساجی که بونا بشداریا کرداجی اگر میوانه بکار به برسوایی چیزی بده حتی هایی که تشتاپو هم ببینن یعنی اگر هاتو بشدار جبن بشداری که گلک لوازه یعنی هر دو طرف ها بدگره طرفه که کو انکس یعنی اليومن الاجتماعية کو خود ائتلافا اجتماعية سوري بگره دای ام حمیجی زانین کو ائتلافا اجتماعية سوري كسائتين لوازم تشتغل بالسوادة هاي مجرد بالنفتن يعني كان مسعود وما تعرف قديت كو دني وان هيريشت كو داعش وان جروب إسلامي دفرين كردي كرن يعني هذا ائتلافه بوزيشن نتاريبو بياننامتي إدانة در بخي كو وان جروب إدانة بكي هر وسال عالية دي ترى طرف دي جي كو أنجمني قلا كو أوجي كي خب هنا كيزن نافعي وهنا كيزن دفري بجرد به وبدو ما هي هم تشتواجي ديار بون يعني اوجي كي هاجر هاتو هريك اشتراكي خو دكت لا بشداري كان يعني بتشي قالك لا وازا واجر ميفانيت دي سبكار من برسفجي بدن بشداري وانا نتن جنيف دو ده هر جهه كي كونديش بكار من مراتيا كردا بكن اگر بكار من دستك نافخويا خو بكن يك فاشي بكار من بشداري
وان کنگره و وان برپرس و جین بریاره دەکەن. زۆر سپاس دەکەم ڕۆژناوان مەسعود خەلەف. دکتۆر سەعادەدین بە دیارە پرسیارەکەی ئاراستەی هەردوو بەڕێزتان کرد بوو، بەڵام من پێم خۆش بوو جەنابەت زیاتر باسی مەسەلەی بەشداری ژنێڤ بکەی و باسی ئەوەش بکەی کە هەروادێ و ئاڵۆزتر دەبێتن، ینی دۆزینەوەی چارەسەری گرەیەکە هەروە دەڵێن دەبێتە گرێ کوێرە. ئەگە جەنابەت باسی ئەولانە بکەی لێ دەگەڕین بەڕێز جوان یوسف باسی مەسەلەی یەکگرتنی کوردەکان بکات. فەرمووت کە سپاس سەرەکە دخوازم بێژم کو ئەو ڕوودانی ئێستەر لەبنان دەبن ئەو تەقاندن ینی دلێن گەلێکی ئەو بوو ینی نە کاری شخصێکی تەکانە بوو یاژی گروپێکی وەک عەبدەڵە العەزام دیارێ بۆ دەولەتن هەرێمی یاژی ناونەتەوی لە پاش ئەو کارانە ئەو یەک يعني لديش إيران بيقومان ولكاتك تلك يعني إيرو بري روجك بري أو كوكوني جنيف لباري مسألة نووي إيراني تسمينك ولكاتك كنيزيقون لنا بيني أمريكا وإيران يعني أرماجي أو عيرشة ديار خراكرنا أو بروسيسر لبارك دكتور مسألة جنيف الدوامي كجريداي مسألة سورية ومسألة باش نربونا كرد مخابن يعني أمريكا ودولة أوروبية تايبت وك إنجلترا ناخوازن كرد ب نونراتيك سرب خوي يكبوي بشدار ببن وقت طرف السيام او هر يعني برسا كرد جريدن بائتلاف سوري اوبوزيسيون سوري كبراستي وك كاك مسعودي قوت هم يك نية يعني يكبوي نية زورنا كوكي حن لنا بينا جروبي هر سياسي الائتلافي وهرش لنا بينا ائتلافها دروا وهيزن تندروين بسر قاعدة كالهندرو زالن أو هزيوان هر يعني خورتره وزيادتره أو ناوي يعني ناوي ارتش آزاد ومخابن يعني أمريكا وأوروبا قبول دكو لقل قاعدة دانش لنا وفدي ينجي شاندي ائتلافي بلام لقل كردا كرد يعني دلين كرد بلا بچن لقل وفدي سوري ينجي لقل وفدي ائتلاف ورن اگر قبول ناكن يعني أول جي مخابن بيقومان سبب جي أول كود ليكن وك أماجة بكرد برادر راسته وأونا كوكيين يعني كالبر برجواندين بارتياتي وشخصانة بركتي لنا بين أنجمن اجتماعي كرد وأنجمن رجالي كردستان أو خدمتها برجواندين إينا تويناكن بله فرمو بله دکتۆر سعادەدین زۆر سپاس تکایە بەڵام زۆر بە کورتی ڕێز جوان یوسف دەکرێت جەنابەت باسی مەسەلەی ناکۆچی نێوان کوردەکانی سووریا بکەی و بەڕای جەنابەت کوردەکان وەکو دکتۆر سعادەدینیش دەڵێتن مەسەلەن ڕۆژاوای ئەمریکاوان ئامادەنە لەگەڵ کوردەکان وەک بەشێک لە ئۆپۆزیسیۆن بکەونە گفتوگۆ کوردەکان چ بکەن کە پێگەیەکی سیاسی تایبەتی خۆیان هەبێت و ئەو ڕاگەیانەی پێدا کە بەڕێوەبەراتێکی خۆجەیی دەبێتن لە چەند بەشێکی کوردستانی سووریا ئەمە چەندە وەزنەکی دیکە دەدات بە کوردەکان یان دەبی لە پێشدا ماڵی خۆیان ڕێکخەن یەگرتوو بن تا ببن بە وەزنێک کاریگەریان هەبێت لەسەر پاشەڕۆژی سووریا. سپاس بۆی بێ پرساتە شەدەلان بڕاستی دەبێ دەبێ سووریادا ژدەستێکە بۆ پارتیا کوردی چێ بۆ ژدەستێکە بۆ دەتێک کوردی هشیار بوو وكتا اوازكي بارتيدا جروجان ايرو خنديتنا باركي دربي سوريا هروها دبيجن ام باركن نجدانا سوريا ونام جدابون يتخوازن ايرو روج تبو شورش دفتر مديد جو هنا بشكردا دعوة بارشبون يتكن دعوة باركي تبقتي از بخد بيجن انا نشاشة ويبدا فرد دعوة بارشبونة كيتن يعني دعوة بكيتن
لإيرو روج أرمنجك هيا وهدفك هيا أو أرمنج أو إيرو أبرجين بهرفي جبر إيجو هري تعذكر بشي صالي تاليدا هشتي صالي تاليدا الكردا أو رجما بشار الأسد وبري حافظتك وبري ياجي تعطيبون يعني ترى إيجو بهتر تعداء الكرداكري رجما بعض مخابن كرد دبي شهانا بونا صد parça. هر parça کیجی گریدا بهره میکنه. یعنی پارتی کی دربی کردستان سوریا. هر پارتی گریدا برجوانیین هرما کردستان عراق و هن جی گریدا برجوانیه هرما کردستان ترکیه و APK. ایرو روز تخویا کردن دبهر چند دیده ها تخویا کردن تشتکی باشه تخویا کردن هنگش پارتیان جی مجلس کردی انجمن کردی خونیزی که ائتلاف کرد اپوزیسیونا سوری وکا برای دکتر سعدین دبیجی ایرو رخنا و اپوزیسیونیت که و اوقا ایرو دهندروی اپوزیسیونیا هیلا کدیجی امزانی روجا پیشی ده بخوا کاری بود که بهتر دهندروی برجواندی رجی دنا وقتی گو ایرو عند که يسرى ديمقراط ينجي إدارة ذاتي أم خزن إدارة ذاتي نابي إلا درنجا جي وقت رجيم بحر فيه وملف خوازي وجدابك جفي دولتي عند دواجي وقت براسي رجيم نميني الهرم اللي بخور رجيم هاي الهرمي ورجيم الحمو باجارو كي كردا هنا وكبرنا لإيرو أو روج خدا بيش هنا كنابا دانا دورا خوا وإدارة مدني إعلان خابن تشتي إيرو تفستن جو إيرو رجيم بهرف وتشتي تفستن جو برد يكبن ودهندرو ائتلافي دا من جياني دهندرو أوبوزيسيون سوري دا من جبويها هذا جنيب جبريا هري قابا تفستن إيرو جو أم كاربن في رجيم بدنا عرضي في رجيم بهرفين وبشتي وينا نبشتي وينا دوختي هربان دادي ام كارن جي خرجه وداخوازي خبدنا فيها كرن وخارفي سيفيلي و روشنبيلي بدنا فيش وارمنجي خوجي بدنا فيش بين وام الهيفيا وام بيجن ابناء ولا ينجي ابناء ولا نا امريكا بس ببورة نا امريكا ونا روسيا نتج دولتي عالمي اجاني قبولت كي تاني بسريق وهذا وكا ينجي وكا جروبا كي بسريق ولا هندروي جنيه جبر وي جنيه دنا بينا دوا دبي دنا بينا رجيمي دبي ودنا بينا دربي رجيمي دبي هاجر هذيك هيا انه جروبا كي بسريق ام ازوي هذي دور بينهم از بيجم تشتي برشا افريقيا كرن دجي بيرينيا از بهذينا جو كرد يكبن وجوانديه خو برشا بكن وارمنجي خوجي برشا بكن وبهتر خليجي يبدو بكن بوي خاطري ما في خبر بقيه كرن بوارتني بوشي بەڵێ کاتا لێ دەکەم زۆر بە کورتی ئەگەر وڵامەکان بدەنەوە چونکی دیارە نزیکەی 9 دقەیەکمان ماوە جۆتان لە بەرنامەی ڕاهەندی پێشاتەکانە ئەم بەرنامەیە سەبارەت بە کاریگەری شەڕی ناوخۆی سووریا لەسەر هەرێمەکەیە جۆگری زۆر بەڕێزمان فەرەیدون بێوار لەگەڵمانە دەمێکە لەگەڵمانە کاک فەرەیدون فەرموو کاتە باشتر كما ويكل سوريا جزرها بتشانيا ويكل تونس ومصر وجزرها شنو لتونس ومصر تنها قرني سيستم سياسي ولا ديكتاتوري ولا ديمقراطي والله ويل سوريا بتشانيا وزيك لويكا كشيء سيستم سياسي ما كشيء نتوي وكشيء مذهبي وقت بس كلا كشيء سياسي كشيء كي نتوي كشيء كلدا زيك لوش كشيء مذهبي كشيء شيعي سني الولايات بويا أما كاديتري كتتصل أو هاو بيمانا يأخذ كومالجين دولتي كديجاي كجواز يعني بوكيشي سوريا جواز لوي كلا تونس ومصر ليبيا غيا بويا كومالجين دولتي بتدوبة أو بري كدفاع على سوريا ولا معنوي الرجيم سوريا كاد بتابتي روسيا وهاو بيمانا كان إيراني وأو بريشي كدجا يعني الرجيم السوري بروشل والله كمان كان هي لدهاتي سوريا لدهاتي دولتي سوريا لبر أوي وما كان هما سيناريو كاد وزارة العراق رويا لسوريا دوباره بدوا
بەشێک لە کوردستان کە بە کوردستانی ڕۆژاوایە لە سووریا جار بێتەوە هەرێمێکی سەربەخۆ دروستکە یاخود دوای ئازادکردنی سووریا یاخودخواندنی ڕژێمی سووری کێشە پێکە نێوان مەذهەبەکانی سووریا واتە مەذهەبی شیعە و مەذهەبی سونە ئەمە وێڕای ئەمانەش پێک ناکۆکبوونی معارضەی سووری لە ئێستادا کە عەرب بەخۆی بێکەوە کورد و عەرب بێکەوە وای کردە کە کۆمەلگەی نێودەوڵەتی دەستێکی لە داهاتووی سووری هەبێت و ئەم جەمسەرانی ئەسەمبلی لبنانیە کە لە سەرمانەوە ڕوخاندنی سووریا هەوڵیان کێشە بۆ یەکتریستەکە هەوڵەکە لەوەیە کێشەکە لە ناوخۆی سووریا بگوازنەوە بە وڵاتانی یەکتری بە تایبەتی بە وڵاتانی دەوروبەر و وڵاتانی کە شەڕ و لەسەرمانەوە دژایەتی سووریاکەن خۆی بە دڵنیاوە کاریگەریە بێ و پێم وایە کاریگەری سووریاش بۆ ماوەیەکی درێژە خانێت چونکە کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆتە دوو بەرەوە بەرامبەر بە سووریا لەسەر بنەمای بەرژەوەندی سیاسی و ئەبووری نەکەوەی باشە کاک فەریدون بەڵێ ئەگە پرسیارێکتان نەبێتن زۆر سپاس دەکەم سپاس دەکەم دکتۆر سعدەدین دەگەڕێنەوە لای جەنابەت بەڵام پێم خۆش بدە پێشدا بەڕێز جوان یوسفی شێندەک باسی ئەوە بکاتن وەکو کاک فەریدونیش باسی کرد کە ئەم کێشەی سووریا بگوازرێتەوە بۆ وڵاتانی دەوروبەریش بۆ خۆتان دەزانن کە ئێران پشتیوانی سەرەکی بووە حیزبوڵڵا پشتیوانی سەرەکی بووە ڕژێمی سووریا و مانەوەی بەڕێز جوان یوسف تۆزێک باسی ڕۆڵی ئێران بکەن دکتۆر سعدەدین باسی ئەوەی کرد کە لێک نزیک بوونەوەی ئەمریکا و هەروەها ئێران دوێنێژ کۆمەڵی تونڕەوی سەر بە ئەڵقاعیدا ئێدەهای بەرپرسیارەتی تەقینەوەکان دەکات بەڕای جەنابەت ئایا ئەوە بیان و ناتە دەستی ئێران کە بە ئەمریکا بڵێتن ئێمەش وەکو ئێوە لە یەک بەرەداین و شەڕی تونڕەوانی سونە ئەڵقاعیدا دەکەین بەری ئەو شتاگە بڵێم من لەگەڵ کاک جوان نیمە ئەو مەسەلەی پرسێ کورد و ڕخواندنی ڕژیم من دلێم ئەگەر کورد وەک هێز لەسەر عەردێ نەبن ئۆپۆزیسیۆن سووری کە بێ دەسەڵاتی دەها لە ڕژیمی سووری ئێستا خراپتر دەبێت لە دژی کورد لەبەر ئەوە 3 ساڵن تا ئێستا هیچی ناخوازێ ناکارێ یعنی هەبوونی گەلی کوردی مێژوویی لەسەر عەردێ خۆ بپەژیرینە وابزانم ئەو وەرگرتنی ئەنجومەنی نیشتیمانی کورد وەک ئەندام لە ئەتیلافی ئەوە بوو کۆ کورد ینی ئەرمانج پێ ئەوە بوو گۆ کورد یەکبووی نەچن بۆ جنێفی دووەم و مخابن ئەو هەنێک کورد پێ هاتن خاپاندن و هەنێک کورد بەرژەوەندیەن ئەم بێژن ئۆپۆزیسیۆنا سووری و نیشتیمانیە سووری لەسەر بەرژەوەندیەن نەتەوی وەردەگرن وەکی دیتر وازانم ینی نە حزب الله و نە ئیران لە سووریا دەرناچن وەک ئەنجامی ئەو ڕوودانین لەبنان ئەو ینی سیاسەتی ئەمریکا کە دخوازی نێزی ئیران ببیاژی ئیران نێزی خۆ ببێ کە ئیرۆژی وا دەست پێ کردیە وازانم بۆی تاسیرێکی گەورە لێ نەکێ وەکەی مەدزانن خامنی ئیرۆ ئەوە ینی پەیامە گەلێکی توند وەرگرت لە بۆ ئەو گفتوگۆیەکە لە جنێف ئەو دەبن بەڵام ینی ئێمە دەزاننجی کە ناکۆکی هەیە لە نابێنی فەرەنسا و ئەوەی دیتری ئەمریکا بنسبەتی ئیران ئەو ینی وێ تاسیرێکی وەها سەرانسەری لە ئەو پرۆسسە نەکرد و ئەو نێزیکبوونی نابێنە ئەمریکا و ئیران بەردەوام دەبێت لەبەر ئەمریکا ئێستا ینی ئامادە نییە کۆ شەڕێکی یانی چارەسەریەکی لەشکەری ببینێت بۆ چارەسەری بۆ پرسی یاژی مەلەفی ئێنەوەوی ئیرانی وەکو ئیسرائیل دەخوازێت. بەڕێز جوان یوسف با دەرفەتیش بۆ جەنابەت بدەن هێندێک باسی ڕۆڵی ئێران بکەن بەڕای جەنابەت ئێران کە وا دەگوترێتن و دیارە کە تێکەڵاوی ئەم شەڕەی سووریا بووە بەڕای جەنابەت ئێران دەبێت ڕۆڵی هەبێتن لە ژنێوی دوو ئەگەر هاتوو ببەسترێتن ینی ئێران چ دەتوانێت چ جۆرە یارمەتیەک بداتن بۆ گواستنەوەی سیاسی ئێران هەر چ ڕۆڵی هەبێت باشە ئەگەر لایەنەکانی بە تایبەتی ئۆپۆزیسیۆنی سووریا ڕازی بن بە بەشداری ئێران باشە ڕۆلی ئێرانی نە دەرباس بێ هەندروی سووریا لۆرە دەورە ئێرانی خوازێ دەرباس بێ نەتنێ دەرباس بێ کەندە عەربی یعنی خەلیج عەربی و دەرباس بێ هەموو هەرێمە مسلمانتی دەبێ ئەمزانێ بەن ڕەوشا سووریش دەستەی سووریا دەرکەتیە و کەتیە دەستێ
دولتي هاويردورا ايران ايرو خوازي رولكوي سركي هبد هدروي جنيفا ددوادا وقتی رولك سركي بخوا ببي يعني معناه انه دبي حزب الله جي بمن سريخوا دندوي ايران دندوي لبنان دا ولبنان جي بمن حزب ولوجي وسوريا جي دستي حزب الله دا وجماعه بشار الاسد دا وايراني الهيلا ديجي رولاونا نهم ديك دندوي عراقي دا ايو تشتي خوازي اوبوزيسيون سوري رولا ايراني هنا تشوش بكي وكبو امريكا خوازي غوفيرو اللي هنا تشوش بكي جبوي خاطري شنقكي ببيني روجي بيدا كاربي جه ببيني جكتي سيفيل دا وكتي سياسي دا دندروي سوري دا كاربن كايفا بكن وبردوان بكن جبوي خاطري حكومتك روجي بيدا سوريا جارك دي آبابكن وجارك دي فابنا برا بقرين وجارك دي كاربن سوريا آبابكن وكو سوريا هبو إيرو روج وقت النجملاتي سوري تم بكرد وعرب وحبكة سيدن دوغنادا وكو بنا ولا سنيبي إيرو أرمنج أوا بوكاربن هما جنيب بدفتكي جبوي خاطري رولا بشار أسد يمكن ينجي لنا بحر هما بوهرما جنيب بهالي برنجكي وبدنجكي وبشار اسد بمني وشورش برابيتي ببي بتبعي حتى ايرو شورش امزانن جلكي اصلا جايه درباس ببي وامزانن جلك شي فيك اني لسن وقت ورنا جنين بكرنجا وشورش بتبعي برابيتي ببي وبلكي بشار اسد بمني حتى ضغط وصل ديجي حتى كاربي حكومتك كانوا شدين جي بەڵێ جوان یوسف با یەک دقە ماوە بیدەین بە دکتۆر سعدەدین. دکتۆر سعدەدین تکە دقەیەکی کەمتر وەختت ماوە بخۆت جەنابیشت ئاماژەت بەوەدا کە دوای لە نیویۆرک تایمز نووسرا بۆ ئاماژە بەوە دەدات ئەو تەقینەوەی کە دوێنێ لە بەیروود ڕوویدا وەکو دەڵێن ئەو ناکۆشی تایفی و سیاسی لە پەیوەندی بەو شەڕە لە سانسەرەی هەرێم قوڵتریش دەکاتەوە ئەگەر تۆزێ ئاماژە بەوەی بدەی ئاکامەکانی ئەم شەڕەی سووریا لە قوڵکردنەوەی کێشەی تایفی سونە و شیعە ئاینی فەرمۆ. بەڵێ ینی بەری ئێمە دەزانن کە شۆڕەشی سووری نەمایی شۆڕەش ئێستا مایە بوویە شەر لەسەر دەسەلاتی ینی ئێستا داعش و ناوی چی جەبهەت النصرە و ئەو هێزن سەلەفی بەڕاستی ینی زیاتر دەبن و دچن بۆ لبنانژی وازانم ئەو شەڕایە ئەگەر هاتوو جنێف نەیە ینی دامزراندن نەیە پێکانین و ئەوە زوو دەرەنگ پێک دێ بێگومان بەڵام دەمەکە درێژ ژێر زۆر سپاس. بەڵێ زۆر سپاسان دەکەم دکتۆر سعدەدین مەلا ئەندامی مەکتەبی سیاسی پارتی یەکێتی کورد سووریا و هەروەها جوان یوسف نووسەر و ڕۆژنامەوان سپاسان دەکەم. باس خۆش. ڕەهەندی پێشەتەکان بەرنامەکە هەفتانەیە دەنگی ئەمریکا بوو لە واشنگتن.